سڵاو ئەم شەویش دڵگەشت بووم کە قەدەری پێکەوە بوونمان لە شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ئێوەی خۆشەویستە بێ. مژاری ئەم شۆمان بابەتێکە کە لە هەج دیوێکی یابێت زۆربەی هەرە زۆرمان بەشێکین لێی. بابەتی نمایشکردنی ناو سۆشیال میدیا. ئێمە لەم بەرنامەیە ئەمەوێت بە ئێوەی بڵێم هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕوون بینەوە ئەو ژیانە نابەرجەستەیی کە لە ناو سۆشیال میدیایە ئەیبینین ئایەوە ژیانی ڕاستەقینەی مرۆڤەکانە. بە دیوێکی ترە دروستە لە ڕووی ئاینیەوە ماسیەگە خۆی تۆپشانیەی، جلێگەکری تۆپشانیەی، سەیرانێکێکی تۆپشانیەی، سەفەرێکێکی تۆپشانیەی، شەرتە لەگەڵ ژنەکە تا پیشانیەی، خۆشتەوێ پیشانیەی، خۆشە نایە پیشانیەی، سارە و کڕیوە پیشانیەی، پارە و پێنیە پیشانیەی. ئایا وەزیفەی سۆشیال میدیا ئەم شتەیە؟ و ئایا ئەگەر وەزیفەی سۆشیال میدیاش ئەم شتەیە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی ئاینیەوە دروستە؟ دکتۆر با لە تۆ دەست پێ بکەم. هەڵبەتە پێش هاتنی جەنابە میوانی ئەم شۆمان خانمێکی زۆر زۆر ئازیز، خانمێک کە دڵنیام هەر بە دانیشتنی لە بەرنامەکە هەم بینەرەکانمان دڵگەشەکە هەم ئێمەشە دڵگەش کردووە. ناسانێ ناویست بۆیە لە ئەوڵۆ نەم ناسانی، بەڵام دکتۆر بوشتا کەس نەزانی مامۆسای زانکۆ خانومانانە ئەم شەو هەم لە ڕوە پیشەیەکە تۆکو مامۆسای زانکۆ هەم لە دیوە ڕۆحیەکەشتەوە لەسەر ئەم بابەتە قسەمان بۆ بکەی. بەڵام پێش جەنابە با بڵێن دەڕووی دەرونیەوە چۆن چۆنیە. جا خودی سۆشیال میدیا جیهانێکە تەکی جیهانی واقعا زۆر زۆر جیاوازە. لە ڕووی تکنیکیوە جیهانێک بوو بۆ جەنگ دروست کردە، باش دوایی هات بوو بە جیهانی علم، لەولا هات هەرچەند زۆر دوور لە جیهانی واقع هاتە هاوشانی جیهانی واقع و ژیانی خەڵک چووە ناویوە، ئاسان بوو، هەرزان بوو، فراوان بوو، ئینسان شاراوە بوو تایە و لە شاراوەیە ئینسان مرتاحێکی جوانی دەسەکەوێ. بۆ نمونە من هەرم شەوانە حەزمە کرد بزانم ئەم سەهۆڵەکە چۆنە، شەوێکیان بەجلی دەمام و کوچتاتم کەس نەیناسیم هەموو شتێکم بینی ئەم شەوەکە هەر نێنێ لە هەروێنیان تکاگرتم مەجالیان پێ نەدام. نەناسراوی مەجال تەداتێ هەر قسەیەک دڵهاپیەوە هەر ئیشێک دڵاپیەوە بیکەی و کەسایەتیەکان لەوانە گشتیان تێنە یەک ئاست، چون مناڵێک توانێ بێژە سەرۆک کۆمارم سەرۆک کۆمارێک یەک ئەکاونتە خۆ زیاتر نییە. تایبەتمەندی ئەو جیهانە کارێکی کرد، خەڵکێکی زۆر چوونە ناویوە، ئەو نەوا چوونە ناویەوە واتیایە مەشغوڵ بوون کەوتە پێشی جیهانی واقعەوە. ئیسا کاتی ئینسان زۆرتر لەوێ بەسەرە چوات و غافڵەوێت لەوە کە ئەو کاتە لەوێ با کاتی جیهانی واقع نییە. جیهانی واقع ڕێگەیە ببڕیت تا هەنگاوەکان هەڵنەری نابڕێت، خواردن تا نەچیبی خۆی برسێتی لا ناچوات و ناتوانانی تەکی کەسێکە قین کردێ بلاکی کەی لە جیهانی واقعیتن نەتوانێت بتبینەیە نەتوانێت قسە بکە. بەلایک و کۆمنت ناتوانانی نیشان بدەی کەسەکە و خۆشەویانە قسەی کەسێکی تر لەوێ کۆپی پەیستەکەی ئەینەی تەملی خۆت و تایەکەی بۆ خۆی فراوانی و دەسەڵاتێکی زۆری خستە بەردەسی ئینسانێکە حەز لە نمایشەکە. ئینسان بەعام حەز لە نمایشەکات بوونەوەرێکە لە تعریفی ئاتوانی بێژی بوونەوەرێکی نمایشکار. پارەی هەیە ئەگەر نەتوانێت پارەکەی بێرە نیشانی خەڵکی بدات بە شتێک پارەکە نمایشەکە، ماڵێکی بەرز، ئاڵتونێکی زۆر بەقەی خۆی و سیارەیەکی جوان. ئەگەر لەشێکی بەقوەتی هەیە پاڵەوان بازی پێکات، خۆی پێ نمایشەکات، علمێکی زۆر یە کتێبی پێنووسێت، تەلەبەی پێ فێرەکات. تا چەند تەندروستە ئەو نمایشە؟ هەڵبەتە باسی ئەوە ناکەین، ینی ڕاستە نمایشکردن تا شوێنێک مافی هەر ئینسانێکە، بەڵام تا چەند تەندروستیتر لە چۆ ئەبێ بە نەخۆشی لە چۆ ئەبێ بە ناتەندروستی بەڕاستی؟ نەمایشکردنەکان بەعام وتم حەزی لێکات، بەڵام ئێمە دوودانە هۆشمانە، هۆشی سپی و هۆشی ڕەش.
ئەو شتە کە نمایشی ئەەکەی خەڵک بیبینێ ئەخلاق بیبینێ یاسا بیبینێ دایک لە مناڵی بیبینێ مناڵ لە باوکی بیبینێ هەست بەوە نەکات ئەی ڕوخێنێت هەست بەوە نەکات نەزمی کۆمەلگا ئەمنیەت ئاسایش گەشە سڵح لە بینەواتەوە نمایشێکی معمول و مەقبوڵە چون ئێمە زۆر شتێک بە ئولگودەهی فێرەکەینە بێ ئولگویەک بدەیت لە مەکتەبا بە مناڵەکان لێی فێر بوون ئەگەر ئولگۆکە جوانە تۆ پاداشتێکەکەی ئەگەر ئولگۆکە غەڵەتە تۆ سزایە دەی بەڵام باسی نمایشکردنەکەمان کرد خەڵک دەسەکا بە نمایشکردن و نمایش کریا خەڵک تێ بۆ تماشاکردن ئەم نمایشە تۆ لەوێناوەکو ئەوواتە و تو تاکوێ ڕێگە پێدراوە بەداخەوە ئەمڕۆ پێوەرەکان دیار نییەن لایک و کۆمنت و چەپڵە دیارە ئەگەر چەپڵی بۆ کریا و لایکی بۆ کریا و کۆمنتی بۆ کریا وا ئەزانێ دروستە ڤیو تماشاکە چی 1000 کەس هاتێ تەکی ئەو شەواوە 500 کەس هاتێژە ئەم شەو زۆر باش و ئەم شەو ئەس قەزا خۆی ڕوود کردەسەوە ئەم شەو ئەس قەزا ئابڕووی خۆی بردگە ئەم شەو ئەس قەزا سروشتی بێ ئەخلاقی خستەسە بەرچاو و خەڵکیش پێیان سەیرە شتێکی نامۆس وەختێ شتێ نامۆ بوو خەڵک لێ کۆبنەوە ێژە هەر کاتێک شتێکی نامۆبی یا خلە لێوە لە عەقڵی تۆ یا هە لە شتەکە ئەی بۆ نامۆس وەختی لە شتێ تێناگەی یا عەقڵی تۆ کەمە بەشی ناکە یا شتەکە عەقڵ پڕ ڕاکاتەوە پێ سەیرە بۆچی تماشایەکەی بەڵام لێیانە خەڵک لێ کۆبنەوە ئەمیش بە ئەو کۆبوونەوە سرنجی خەڵک ڕاکێشێ و ئەگەر بکرێت لەو کۆبوونێکەوە پارەیەک دەستکەوێ ئەکتیوی پەیجەکە بووێتە بان سوحا بتوانی پێی کاری تجاری بکەی ئیتر چون پاداشتەکە دەسەکەوێ وا نازانی غەڵەتە بۆیە لەمڕۆوە ئێمە وەختێکانە تماشاکەین ئەچینە ناوی سوۆسیال میدیاوە کە تێت ئیسا کەوتە سەبەری جیهانی واقع خەڵکێکی زۆری لە خۆی خڕ کردەسەوە زۆرینەی ئەو خەڵکیچە لەویانەوە شەهادەی باڵایان نییە چون وەختی ئەبینین کەسێک بە شەهادەی باڵاوە قسەکە زۆرترین کەس بێتە ئەوێنە ناگاتە 2,000 نەفەر و ئەو کەسانەی کە ئێمە لە گرفتە ڕاستەقینەکانی ژیانە ئەچینە لایەن داوای یارمەتیان لێەکەین هەنە زانکۆکانە هەنە عیادەیانە هەنە و جێگاوە وەختێ تماشاکەین خەڵک لەمانە کۆنابنەوە نمایشتی ئەمانە ئەیانە یا ئەگەر هەست چاوی دێ ناکەن بۆیە شتێکە چواتە مێشکمانەوەکو چیرۆکێک وەکو خەیاڵێک وەکو داڵغەیەک ئەو بۆ ئەو کەسانەی ئەم هەموو خەڵکە لیان کۆبێتەوە لە علما لە سەنعەتە لە تکنۆلۆژیا لە ئەخلاقا لە پێشکەوتنی کۆمەلگا حسەیەکیان نییە بەڵام ئەم هەموو خەڵکە لیان کۆبێتەوە وڵامەکەی لە دەروون ناسیە ئاساییە زۆرینەی خەڵک ئامی ژیر نییەن لە سەدا 5 خەڵک لە پارەوە لە عەقڵا لە ئەخلاقا لە معنەویەتە هانەبانەوە 95 وا لە خوارەوە جا ئینسانی لێزان ئەگەر گەرەی بزانە سەرکەوتووە بەو 5 بانە ێژێ هەڵسەنگاندن بۆ بکەن نەک بەم 95 خوارە وە چون ئەم 95 خوارە بە لایک و کۆمنت یارمەتیانەدەن هەم خەتابارن کە یارمەتیانەدەن و ئەشنە تماشایان هەم ئەیانیش خەڵەتێنن غەڵەتیان بە دروست پێسەلمێن دەستخۆش مامۆسا لە ڕووی ئاینیەوە ئەم نمایشە تا چەند ڕێپێدراو نییە یعنی تواز لە دنیا دەرونیەکە و دنیا کۆمەڵناسیەکە بێنە کە مامۆسا بە جۆرێک لە جۆرەکان بەناتەن دروست باسی و بابەتی کرد بەڵام لە ڕووی دروستی ئاینیشەوە مەسەلەن ئەم نمایشە تا چەند ڕێپێدراوە مەسەلەن من سارا کڕم پیشانی خەڵکیم خواردنێکی خۆشە خۆم پێشۆی کەوچکێکی لێم چ ڕسمم گرتۆ پیشانی خەڵ ئەمە تا چەند ڕێپێدراوە لایەنی نمایشکردن لە سوۆسیال میدیا دوو لایەنەگرێتەوە یەکێک لە لایەنەکانی لایەنی پیشاندانی تایبەتمەندیەکانی خوددا باش لایەنێکی تریش لایەنی نیفاق یعنی خۆنواندنە بە جۆرێکی تر کە حەقەتوانی ئەم دوو لایەنە هەردوو لایەنەکەی کێشەی تایە باش ئەوەی لایەنی سڕەکە تەبعاً خۆ فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا لەسەر بێ توانین مەفهوم لە مەفهومەکەی وەری بگرین یەکێک لە فرمودەکان کە ئیمامی مسلم ڕیوایەتێکا فەرمێ إن من أشر الناس يوم القيامة رجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها پیاوێک لەگەڵ خێزانەکەی خۆی بێ دوای بڕۆ باسی سڕی بکال ناو خەڵکە ئەمە وجهێکە باس لەوە کە جاران دیارە عادەت بووە خەڵکێک هەبووە مەسەلەن ژنێکی هەبووە دوای لای خەڵک باسی سڕەکانی کردووە ئەمە یەکێکە لە نمونونەکان کە لەو سەردەما باو بوو لە دوای ئەوە سڕەکانی تری بینی خێزان کەسێک بینی من و تۆ بەس بینی هاوڕێ بێت ئەمانە جۆرێکن لە کێشەکان کە لە زمنیانە هەنێ معلوماتی تایبەتمەندی عائیلەیە خێزانە یعنی پیاو بێت مەسەلەن بەردەوام ڕسمی ماڵی خۆی سفرەی خۆی
خواردنی خۆی سەیرانی خۆی سەردانی وڵاتەکان ئەم لاولاکردن چی ئەڕوا بۆ هەر جێگەیەک نەشرکردنی ئەم بابەتانە سەرڕای ئەوەی کێشە دروستەکە کێشە بۆ خودی خۆت دروستەکە کێشە لە ناو کۆمەلگایش دروستەکە چونکە تۆ عادەتەن لە ناو کۆمەلگایە هەموو خەڵک سەقافەتی وەک یەک نییە مەسەلەن بۆ نمونە زەلامی وایە لە هیوایەتی مەسەلەن سەفەرکردنە بۆ وڵاتە من چوومەتە وڵاتێک سەردانی وڵاتێکم کردووە بێمەوە نەست ڕسمێکی خۆم بڵاوکەم بڵێم ئەوەی سە من لە کۆڵاڵامپورم ئەوەی سە من لە پاریسم ئەوەی سە من لە ئەستەمبوڵم چەندێک کاردانەوە لەسەر ناخی خەڵکی دەوروبەر دروستەکە مەسەلەن پیاوێک لەگەڵ خێزانەکەی چۆتە ئەستەمبوڵ ڕسمێکی داناوە بکەیتر سەیریەوە کاتوو بە پیاوەکەڵەوەتانە پیاوی خەڵکە ڕۆژارە وڵات سەرڕای کێشە کۆمەڵایەتیەکان کۆمەڵێک مەشاکلی تر دروستەکە مەسەلەن بڵاوکردنەوەی خواردن میوان کاتێ میوانێک دێ بۆ ماڵیان یەکسەر لە ستۆری یەک دنیا ڕاستمدانن و نازەم چی بەڕاستی ئەمانەشت گەلێکن یعنی سەرڕای ئەوەی کە زیان بە ناخی خەڵک ئەگەیەنێکەوە لەو لایەنەوە تاوانبارە بێ هەر بۆ خۆشی ئینسان بەڕاستی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە ینی بۆیە خوای گەورە مێربانی هەر کەسێک لە ئێمات نێتە دەرۆ دەست و دەم و چاومان دیارە ئەسڵ وایە ئێمە زۆربەی گیانماندا بپۆشین کەمترین شوێنمان پیشانی خەڵک دەین نەک تۆ بەردەوام هەموو ڕۆژێ مطبەخەکەت و ژووری نووسنەکەت و ژووری میوان و گشتی لە بەردەستی خەڵکایە ئەمە لایانی لەلامێ پێی نەخستوەتە ماڵی ڕەفیقەکەی و بەڵام ڕەنگی کەوانتەرەکەی زانێ ڕەنگی ژوورەکەی هەموو شتێکی ێزانی جۆرێکی تر لە جۆرەکان جۆری نیفاق نواندنە لە سۆشیال میدیا زەلامی وا هەیە ئێستا من کاتی خۆی تەبعا من ساڵی 2009 فەیسبووکم دانا باش زۆر فەیسبووک زۆر کەم بووانە کاتێک کەمەکەمە لە 2012 بە دواوە خەڵ ڕووی کرد لە فەیسبووک لە کوردستان بەعام خەڵک هاتنە فەیسبووک ئیتر خەڵکێک هاتن نواندنێکی زۆر سەیریانە کرد بینیم یەکێک لەوانە کە ئیتر بەردەوام ئاەت حەدیث نازانم چی سەرەکەم دایک و باوکی ئەڵێن وەڵڵی گردنی ئازانەیە وەڵڵی ئەوە ئیزعاجمانەکە ژن و مناڵی گلەی لێی بوو زەلامی وا بوو پارەی خەڵکی دزیوە لە سۆشیال میدیا ئاەت و حەدیثی بڵاو کردو مەقالێک نووسی بەناو فریشتەکانی فەیسبووک فریشتەکانی فەیسبووک ڕسمی گورگێکی باڵدارم دانابوو وتم ئەوانە فریشتەکانی فەیسبووکن لە خۆیان گورگن و باڵی سپیان بۆ خۆیان دروست کرۆ بە خەڵکەڵێن ئێمە چ فریشتەیەکی ئەچیتە ناو پرۆفایلەکەی یەک پارچە ئاەتی قورئان چۆن زکرەکانەکەی چۆن خوا ئەناسی کەچی قۆڵی ئەمی بڕیوە کەچی ماڵی ئەوی دزیوە کەچی دایک و باوکی لێ ڕازی نین کەچی ژنەکەی هاوارەتی لە دەستی ئەی هاوار مردمەوە دەسەم زەلامەوە پاش ئەمە چی و ئەوە چیانی دەسخواانە گشتی تێکدانی دەستخۆش سیرەکەی ناشرینترین کۆمنتی بۆ نووسیوی بە ئەشدا و ئاباو تاتۆتە خوارەوە کاچیتە ناو پرۆفایلەکەی و هەر بۆ فزولیت سیرەکەی هێدلاینی پرۆفایلەکەی ئاەتێکی پیرۆزی قورئانە یان باسی وتێکی شیرین و ئەوی ئەسڵەن ناوی خۆی ناوە ئاینی ئیسلام و جنێوتە داتی خۆی ناوە لوبی ئیسلام و جنێوتە داتی هەر ناوەکەیش ناوی پرۆفایلەکەی ناوی ئەوەیە ڕاست دکتۆر دووبارە بەخێر بێ تەسبیحەکەشە لە ژێرەوە پێ هەر من پرسیارە لێ ناکەم ئاتوێ چی بڵێ لەسەرم بابەت ئەگەر مانەوێ قسە لەسەر ئەم دیاردە بکەین کە ئێستا واقعەکە و ئێمە تێکەوتوین ئایا سەرزەنشتکەین یا ڕێگە چارە بکەین یا باسی هۆکاری دروستبوونی بکەین تامان توانین هەرسی ئاراستەکە بگینە بەر لەلایەکە واقعەکە ئەوەیە کە هەردوو جەنابی مامۆستا فەرمویان ئینسان خەریکی نمایشکردنی خۆیەتی بە شێوازێک کە لە بنەڕە تاوانیە لەبەر ئەوەی جۆرێک لە بەتاڵی دەرونی بۆ ئینسانی سەردەمی نوێ دروست بووە هەموو ئەو خەونانەی هەموو ئەو تەمەنایانەی کە لە ژیانی ڕاستەقینەیانەتی لە ژیانە مەجازیەکە بۆ خۆی دروستەکە مەسەلەن ڕەنگە تەمەناکە ئیمانی هەبێ بەڵام ناتوانێت ڕێگای ڕاستەقینە بدۆزێتەوە بۆیە پرۆفایلەکەی ناو ئیسلام ژیانمە وەکو چۆن مامۆستا فەرمووی دوای جنێویشمان پێەیە دانەیەکی تر ڕەنگە لەبەر کولتوری کوردی ڕەنگە لەبەر بنەماڵەکەی خراپێتە ناو دۆخێکەوە بە تایبەتی خانمان سەرپۆشی پێکراوە خراوەتە ناو کەشێکی دینیەوە بەڵام تێی نەگەێنراوە بە واقعەکەی بە عەشارەکە کردوێتی پرۆفایلەکەی کچێکی مەسەلەن کارکتەرێکی هۆڵیودی هێناوە کردی بە پرۆفایلەکەی خۆی لێراتەوە بێ خوێندنەوەی بۆ بکەی یعنی چی تۆ لە دەرەوە مەحاجەبەی بەس لێرە پرۆفایلەکەت ئەکتەرێکی هۆڵیود داناوە کەواتە تۆ حەزە ئەەکەی ئەمە بیت ینی بۆ لایەنە خراپەکەی و بۆ لایەنە باشەکەشی ئەمە ڕاستە من ئەمە ئەگوایزمەوە بۆ جۆرێک لەوەی کە ئێمە لە سەردەمی نوێ وەزیفەمان لە تاکی مرۆڤەکان سندۆتەوە
کەسی وەزیفەی خۆی جێبەجێ ناکە ئەو باوکەی کە لە ماڵەوە زۆر خەریکی مۆبایلە و هەمووانی بێزار کردووە وەزیفەی باوکایەتی لە ماڵەوە نەماوە مناڵەکان گوێ لێ ناگرن پرسی پێ ناکەن لەسەر سفرەکە لەگەڵی نان ناخۆن بۆیە باوکایەتی خۆی لە سۆشیال میدیا ئەنوێنێ نامانێرە بۆ کچی خەڵگەڵێتەوە وەکو کچی خۆم وای ئەی کچەکەی خۆ بۆ وەکو کچی خۆ دوانێ لە ماڵەوە وەزیفەکەت لێ سندوتەوە وەزیفەمان لە گەنجەکانمان سندوتەوە پیاوەتیمان لە کوڕەکان سندوتەوە نمونەیەکتان بۆ عەرزکەم ڕۆژێکیان وەرزشی ڕۆژانەی خۆم مەکرد لە جادەی لە پارکی هەواری شار بە دەسەڕستی فلکەکەیان ڕۆشتم و لای شانۆی ڕۆمانەکە ئاهاتمە خوارەوە تەسبیحەکەم پێبوو گۆچانێکی کوردیشم پێبوو گەشتمە بەردەم مەسرحەکە و یەک گەلە سەگ پەرژینێکی قایم بێ دەوریان نام یعنی یەک نەبوو دوان نەبوو ڕەنگە مبالغە نەبێ بڵێم تا دەدانەیەکە بوون یەکێک بۆنی بە کراسەکەمەوە کرێکێ بە تەسبیحەکەەوە کێ بە گۆچانەکە منیژ وەستام نەمەزانی ینی کاردانەوەم چی بێ بە گۆچان تێیان کەوم ئەی لە دواوە ئازاری بەم هەروەی لەم سەروبەندا بووم تەماشاکەم گەنجێ بەرامبەرم دەستی هێنا و موبایلەکەی دەرهێنا و دەستی پیانە بە تەسویر ئەوە سێرم کردوتم ڕۆڵێکیان خۆ تۆ پیاوی وەرە فریام کەوە کەوتم خۆ تۆ پیاوی ئەرکەکەی خۆی میایۆپی طبعاً بە تعلیق نا بە پێدانەوەی ئەرکەکەی خۆی گەنجۆیەک بوو جلێکی کوردی لە بەرا بوو قژێکی لولی جوانی پێوە بوو جلێکی خاکی یەکسەر بزەیەکی کرد و شەرمێکی کرد موبایلەکەی خستەوە گیرفانی و سەگەکانی ڕاو نادوایی وەکو پیرەژن وتم ئەی ڕۆڵە کارە ڕاز بێ ئەی ڕۆڵە یەخوا خواچاکە بۆ بکە ئاوە ئەگەر وەزیفەی هەبێ ئەو پێی وایە بە دانانی تەسویری من کە نازانێ من کێم ئافرەتێکە گیری خواردۆ دەست سەگەوە لە هەواری شار تەسویرەکەم دانێ یەک هەزاری چی بە سەدان هەزار ڤیو بۆ هەیە تەماشاکە چۆن کچەکە سەگ پەلاماریە سێری کە بزانە ئەی ناسیتەوە بوێنە مامۆسایەکی جامیعە یعنی خەتاکەش بەشێکی پەیوەندی بە کەناڵەکانی ڕاگەاندنەوە هەیە ئەو چێش لەوە ئەبینێ بەڵام ئەگەر تۆ بێی مەردایەتی خۆی بیتەوە لەو شوێنە من پێم وت تۆ پیاوی کوڕێک لە تەمەنی 15 ساڵی بەرەو سەرەوە سیفاتە ڕجوودەکانی بەرەوە مەردایەتی جوامێری بە نەزاکەتی بە ئەخلاقی کە ئەمە دیاپەی لایەنی ڕۆحی تێرە بێ ئەو کاتە برسی نییە شەو پێویستکات لە سۆشیال میدیا لایەنەکەی ڕۆحەکەی خۆی لایەنە نەفسیەکەی خۆی تێرکا بۆ ئەوی خەڵک دەستخۆشی و ئافرینی لێ بکەین ئەو خانمەی کە بەردەوام یعنی نمایشەکە ڕەنگە لە ماڵەوە لە ڕووی دەرونیەوە بە جۆرێک لە جۆرەکان خێزانەکەی ئەو نازەی نێنەوە بۆچی ئێمە زۆر جارگلەیەکەین ئەڵێن خانمان بوون بە سمبولی بەداخەوە جوانی بوون بە سمبولی جنس بوون بەمانە بۆچی وامان لێکردن وەزیفەی خانمیمان لێسەنەوە میهرەبانێتیە دایکایەتیە سەرۆکاریە وازدەوە بێنە کە ئەڵێ پیاو سالاری ژن سالاری خانم لە ماڵا سەرۆکایەتیەکە کەی سەرۆکایەتی لێسەندەوە مەجبورە بێت بە شێوازێک دەبەرەوەی ئەو ئینسانە پێویستی بە گرنگی پێدانە لە ژیانی واقعیە کە ئێمە گرنگی پێ ناین هەموو ڕۆڵەکانمان لێسەندوتەوە ناچارە فرت و فێڵی ژنانی خۆی بخاتە ئیش فرت و فێڵی ژنانی خۆ بەچیە خەیتە ئیش نێڵی پیر بیت بەردەوام خەریکی گەنجیبی بەردەوام بۆی ستایشی جوانیت بکرێ و ئاخرەکەی تۆ ناتوانی ڕێ لەو ڕاستەقینە بگری کە تۆ بەرەو پیربوونە چی من چەندێکیش خۆم جوان کەمەوە خۆم گەنجکەمەوە منە توانایی 10 ساڵەمەوە پێشم نییە ئەو هاریەی 20 ساڵەمەوە پێشم نییە ئەو حروقەی 25 ساڵەمەوە پێشم نییە کە 5 ساڵ بووم ئەو گەدیقەتان نابێت لە داستانە کۆنەکانە لە حقایەتە کۆنەکانە تەنها جادوگەرەکان حەزیانە کرد پیر نەبن لە کارکتەری هەتا لە ئەنیمەیشنەکانە خانمە خائینە بەدکارەکان ئەیانویست ڕێلەوە بگرن پیر بن پیربوونی قبوڵ نەئەکرد بەڵام ئێستا هەمومان خەریکە وامان لێهێت ئەرکەکەمان لێسەندرایەوە کە ئەرکەکەت لێسەندرایەوە تۆ چارت ناچارە ئەمە بکەیت ئەگەر پەروەردەیەکی قوڵی نەبێ ئەگەر ڕێگەیەکی خۆی نەگرت بێتە بەری کە ئێمە قسەکەین سیما گشتێکە ئاڵین ئەگینا 1000 خانمی نازدار و سەنگینمان هەیە ئێستاژ ڕۆڵەکەی خۆی جێبەجێەکە لە خێزانێکی تەندروستایە پێویستی بەو نمایشکارە نییە من هەموو ئەمانە ئەبەستمەوە بە کولتوری کوردیەوە کولتوری کوردی چۆن ڕێگە ئەیە ئەمە بکرێ بۆ نمونە بۆچی ئێمە ڕێگە ئەین بڵێ بوێنە مامۆستاکەی زانکۆ فڵانی کرد چۆن ڕێگە بەخۆت ئەی بەستمەوە بە یاساوە ئێمە چەندێک داوا تۆمارەکەن کاتێککە بەدزیەوە وێنەیەکی من ئەگیرێ و لە شوێنێکادا ئەنرێت
هێشتا ئەتەکێتی ئەوەمان نییە ئەو خۆی حەزەکە هەموو شتێکی خۆی پیشان بە بەس ڕەنگە من حەز نەکەم هەموو شتێکی خۆم پیشان بم من بڕوا بکە ساڵان فەیسبوک و ئەوەم هەبوو هەموویم داخست دوای سەرەکەم ئەنوا ئەکاونت بەناوی منەوە دروستکرا و تیان وەرەخۆ ئەکاونتێکی ڕێک و پێک و محتەرەم لانی کەم لە ئینستاگرام بۆ خۆ دروستکە بۆی هیترت بەناوە دروست نەکرێ لە تیکتۆک یەک دوانێکم بەناوە هەیە لە فەیسبوک بەناوم هەیە هیچی هی من نییە ئەجا پرست پێ ناکرێ من وەکو خۆم حەز ناکەم هەموو شتێکی خۆم دانێم جاری وایە لە بازاڕی سێرەکەی خانمێک بە زیۆم بایلەکەی ئاوالێک کردو فلاش لێ وێنەیەک تەگرێ قەیچێ کاپرسم پێ بکە بڵێ حەزەکەم وێنەیەکی تۆ بگرم دوای مامۆسایان ئەتوان لە ڕووی شەریعەتیەوە ئەوە بکەن من ویژدانیان پێم خۆش نییە لەو مووقعیا ڕسم بگیرێ و حەز ناکەم نمایش بکرێم اینجا ئەو هێت بە من سوۆشیال میدیای خۆی پڕکاتەوە طبعاً بەلایەنە نەرێنیەکەی ئەگینا سوپاسگوزاری هەر کەسێکین بەلایەنێکی باش مەعریفەیەک بگەێنێ و پێم وایە هەندێک جار گلەی لە ئێوەی میدیاکاریش بکەم من ئەمە ئەبەستمەوە بە کولتوری کوردیەوە ئەگەر جەنابەت 200 ساڵەمەوە پێش لە شاری سلێمانیا مامۆستایان میوانی مانگێکی جەنابتن جوا بە نێری بۆ من لە سلێمانیم لە سەردەمی حەبسەخان پێشتر بوشراخان حەزەکەین مەجلیسێکمان بەستووە جەنابی شێبەی بەشداربی لە مەجلیسەکەمانە جەنابە نەجیبزادە و خاوەن مەقامی ڕائەسپێری یەک کەس عەزێتی میوانەکانە نەیە کەس قسەی بەرز و نزم نەکا تەنانەت ڕائەسپێری دەنگی تەقەوی پیاڵە و قۆری و چاو ئەمەنەیە من ئەمە نەجابەتی کولتوری کوردیە کاتێ من ئەگوێزیتەوە بۆ ناو سۆشیال میدیا لە ژێرۆ ئەنووسی طبعاً جەناب شتیوان ناکەی بەس کونی ناهێنمەوە لێ ئەنووسی ئەمە مامۆستا جاسم ئەمەی وت ڕای تۆ چییە ڕای تۆ چییە تۆ داوای لە ڕای کەسێکی وەکو دکتۆرخانی ناکەی کە ڕایەکی منطقی ئەڵێ داوا لە کۆمەڵی مناڵەکەی یعنی وەرن بزانم چییە تەشبیهی نەبێ ئەگە بگەڕێمە بۆ 200 ساڵەکە دەرگا و پەنجەرەت کردوتە ئەڵێی مناڵە برد کە وەرن بە دالاسی بکەونە میوانەکانم زۆرینەی کەناڵە ڕاگەیاندنەکان ئەمە ئەکەن ڕات چییە تۆ نازانی لەو دی سۆشیال میدیاوە کێ دانیشتووە لە سەیە ڕەنگە مبالەغە نەکەم 75 کەسانێکن کە نازانن چی ئەڵێن قسە ئەنووسێ لەوە چێ لە سەیە یەکی ڕایەکی جدید بۆ بنووسێ با ڕەخنەشمان لێگرێ بڵێ شەڵڵا ئەمەد میوان نەبووایە شارەزانیە لەو بوارەیە فڵانت بهێنە ئەممان قبوڵە بەڵام نەک دەست بکە بە داشۆرینی تۆ اینجا لە سۆشیال میدیا ڕسمیەکان و ئەمە دەست پێکە هەتا هەرە بازارترین و یعنی بە جۆرە لە جۆرەکان ناچیزەترینیان ئەگەر گەورەکان ئەمە نەکەن ئەوانی کەش وردە وردە دەستور و یاسایان بۆ دائەنرێ من هەمیشە بیرەکەمەوە کولتوری کوردی کولتوری زۆر 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 شتی شیرین و جوانی تایە ڕێگە بە هەنێ نانەجیبی نایە دیسانە ئەوی بەستمەوە بۆی من سنوور بەزێنی پسپۆڕی مامۆسایان نەکەم لە ناو دینی ئیسلامە لە ناو کولتوری کوردیە هیچ کەسێ ڕووی نایە بەقەڵی گۆشتەکەی بێنێتە بە دەرگا گۆشت ببرژێنێ و بۆنەکەی بچێ بەسەر دراوسێکان یا ئیلا ئەگەر یا زەماوەند بێ یا مەولو خوێنی بێت دووربا یاشین بێت ئەویش ئەوەندەی بۆن و ڕنگ بچێ بەسەر ماڵە دراوسەکانە خواردنیان بۆ ئەبرێ ئەم نەجابەتە هەتا ئەم دەقەی من قسە ئەەکەم هەیە ئەی بۆچی بیرمان چۆتەوە لە سۆشیال میدیایە ماسیەکە ئەبرژێنین فڵان شتەکە پیشانی ئەمەین ئەمە نابێت لامان ئاسایی بێ چۆن لە دەرەوە لە دنیا ڕاستەقینەکەیان نانەجیبیە لە دنیا مەجازیەکەشە هەر نانەجیبیە نابێ من و تۆ لامان ئاسایی بێتەوە با فڵان بیکە با فیسار بیکە لە ئەچی بۆ ماڵی برادێکت نانە خۆی سێرەکەی پێش ئەوەی دەستت پێکردێ بیسمیلات کرێ ڕسمت دانراوە من حەز ناکەم هیچ کەسێ بزانێ ئەمڕۆ لە ماڵی تۆیە بۆچی ئەبێ بزانێ ئەنجا ئەمە ئەبێ ئاگامان لێبێ نێڵین ببێ بەشێک لە کولتوری کوردی ئێمە نمونەی تر زۆرە یەکێ لەو نمونە نانەجیبیانەی کە ئێستا لە سۆشیال میدیای کوردیا ئەبینرێت وێنەگرتنە لەگەڵ کەسانێکا کە نەخۆشن لە سەرەمەرگان لەناو کولتوری کوردیە لەو ژیانە واقعەکەمانە ئاداب و ئوسوڵ وایە ئەگەر بچی بۆ لای نەخۆشەکە حاڵی زۆر زۆر خراپ بێت لە سەرەمەرگا بێت ئەدەبەکە وایە ناچی نەخۆشەکە ببینی ئەچی لای کەسوکاری لە ژوورێکی تردا ئەنیشی ئەڵێ چی با دواوێنی لە بەرچاومانە شێوە وێنە جوانەکەی پێشووی ئەمە جۆرێکە لە ڕەسەنیەت جۆرێکە لە ئەخلاق جۆرێکە لە قودسیەت
کەچی سێرەکەی گەنجێکە چوە ئێستاش لەگەڵ مامی فەقیرە چاوی چووە بە قوڵات ئەمە خواردبووە ئەمە جۆرێک کە بڵێ یان ڕسمی قەبرەکە ئەگرێ من نامەوێت کەس ئەمە بگرێ اینجا ئەبێ ئێمە خۆمان سنوور بۆ ئەمە دانین من لە شوێنێک کاکەوتم ڕێگە نایم ئەمەی من بڵاوکەی بڵایکەیتەوە ڕێگە نایم بەم جۆرە باسم کەی ئەنجا لە ناو کولتوری کوردیا هەر پەیوەست بە نەخۆشیەوە ئێمە شتێکمان پێی هەیە لە زانستی زمانە اختصاصێکی تایبەتمان هەیە پێوترێ زانستی زمانی کۆمەڵایەتی لە کۆمەلگایە چ شتێک بە پەردەپۆشی ئەڵێن چ شتێک بە خشکەی دەرەبڕین چ شتێک بە ڕاستە و خۆی قساکەین بۆ نمونە لە ناو کولتوری کوردیا ئێستاش دڵت نایە بڵێ فڵان کەس خوا نەخواستە سەرەتانی گرتووە کانسەری گرتووە یا شێرپەنجە ئەڵێ ئەو دەردەی گرتووە ئەم دەردە بۆ ئەدەبکردنە بۆ جۆرێک لە دوورخستنەوەی نەرێنی و جۆرێک لە یعنی بۆی ڕۆحیەتی ئەو ئینسان بەم باشتری لێ نێی ئەنجا ناڵی فڵان مرد ئەڵەی وەفاتی کرد طبعاً وەفات هەمان مردنە بەڵام کاتی هێتە ناو زمانی کوردیەوە ئێمە بارگاییمان کردووە بڵێ بارگاییمان کردووە کە وشە ئەخوازین بە مانای تر بەکاری هێنین ئەم مباشریە ئەم ڕاستە و خۆیە لە کۆمەلگای ڕاستەقینەی کوردیان نییە لە ناو کولتوری کوردیا بەڵام لە ناو سوۆشیال میدیا بەکاری ئەهێنین اینجا ئەبێ بیرمان بێت دیسانەوە ئەمەش ئاسایی نییە ئەمەش ڕێککەینەوە ئەگەر هەموو ئەمانە ڕێک نەکەینەوە سبەینێ کولتورێکی تر بۆ تۆ دروستە بێ کە ئێمە تاکی خۆمان ناناسینەوە ئاگامان لە ناسنامەی خۆمان نامێنێ طبعاً کولتور هەموو ئەو بەها ئەخلاقی ئاکاری ئاینی عەقیدەیانەیە کە یەکەکانی کۆمەلگا هەمومان کۆکین لەسەری مەسەلەن لە ناو کۆمەلگای کوردیا کولتور تۆ فێری ئەبی لە خێزانەوە فێری ئەبی مثلەن لە کولتوری ماڵەکەی خۆتەوە هەتا ئەگاتە گەڕەکەکەت هەتا ئەگاتە شارەکەت مثلەن لە ناو خێزانی کوردیا برا کەم ئەم لای خوشک ماچکە سەری ماچەکە ئەم سەر ماچکردنە پەیوەندی بە حرام و حەڵاڵیەوە نییە پەیوەندی بە قودرەتێک و ڕێزێکی قوڵترەوە هەیە یعنی من پەناتم کە خۆی بەرزەکاتەوە ئەگەر باڵاشی کەم بێ یعنی من ئاگام لێتە یعنی من لەسەرەوە ئاگام لە تۆیە لە ناو کولتوری کوردیا ئێمە فێر بووین هەندێک شتمان فعلە وتن نییە من زۆر جار بەرگوێمەکەوێ ئێستا هەر لە سوۆشیال میدیایە ئەوەترێت وەڵا گلەیی بێ ئێمە هەرگیز دایکمان بە باوکمانی نەوت خۆشم ئەوەی ئەمە سەر بە کولتوری من نییە معنایەوە نییە من خۆشەویستیم نەبووە لە کولتوری منە ئێستا تۆ لە سوۆشیال میدیا من فێری خۆشەویستی ئەەکەی پیاوی کورد ئەگەر خۆشەویستی دەربڕایە بۆ خانمەکەی نەیە وڵا ئافرەت خۆشمەوێت چونکە ناڵم سەر بە کولتوری من نییە بەڵام ئەوی چرای ماڵەکەمی چرای ماڵەکەمی ئەوە نەقوڵ ئەوە نەقوڵ ئەوە نەقوڵ نیشاندانی خۆشەویستیە هەرگیز خۆشم ئەوەی جێ ئەوە ناگرێتەوە خەریب و تۆزێک بیرمە چۆکە بەرنامەکەین حەزیشم ناکرد قسەکانێ بۆستێنم سری مامۆستایانیشمە کرد زۆر بە عاشقەوە جویان لێگرتە بووی زۆر جوان هەم عەزیەتی یاین بە قسەکان و هەم پێشی وتین کە ئەمە واقعەکەیە من هیچ ناڵێم حەزەکەم دکتۆر تۆ چیڵیت یەک سانیە من ڕسمێکی بگرم جەماعەت لە بەندا منە باش ئەوە چی باش من ڕووداوم بەرنامە دروست دەکەم باش پرس بکە بۆچێ وەڵا نازان بۆچی وەلو ئەوەنە تەبیعی کاکە ملەت لە بەندا منە من محوەری کەونم بە هازاران کەس ئینتیزاری من دەکەن کەم بچ بکەم جاوایە هەر بەریگو ئەسخەوژی بکەم من دەنیویسێنم من دەچم خەو دەکەم سوالش دکتۆر خانی بکە ئەو حالێک و من تێدە مەحالەکی دروستە بەرسیف یەکسەر نا نەدروستە بە عەرەبی ژێرت بژین نەرجسیەت ئەو نەرجسیەتە گو من گەهیشتمێدا ینی من خلاص من نەمال ئەو واقع ژیان دەکەم من اعتبار دەکەم ئینسان بەشەریەت هەمە بۆ من ژیان دەکەن ئەز محوەری کەونم من ڕابم خەڵک هەموو غەم دخۆن من ڕوونم خەڵک هەموو غەم دخۆن میلەتێ چاوەڕێی خەوی تۆیە و هەستانی تۆیە و تکی پسمام تنە ڕقەمی ئەوە حقیقەتە يعني واقعي من الرقم مجي 8 مليار إنسان من الرقم مجي لكن دخيالي مدى نتيجة أو سوشيال ميديا يقود رست كريا
من خو اعتبار دكم نخوشية أو نخوشيكي نفسي مرة درست بوا وكأنه من محوري كونم ملت حمل انتظاري مدكي حمل بندا منا من شبكم شناكم برياري شدم من قحوة أمرو بخوار من بخوار من تير خوي كريانا أمرو لكودري ما شدكم استا من فلان كتاب جي عرضك أو كتاب فنكريا أساسا بس بو خاطرين منظره يعني بله هقدرون أوا صحبتي قوما بحث لكن برجلك رنجاتي يعني وجودي جولو مصدر جولو ما تبيجم كام باختر جبلي موضوعي السورة اسمكي بقري من سيارها يا من خوار وخوار أمر الملامة مستجاسم بجبلي أو خطريكي دي جهاتي وجودي زور كسي هيا لايفي فتكي 2 ساعات 3 ساعات 5 ساعات 6 ساعات دكتور بقسەکانتە بیرم کەوتۆ لەم ڕۆژانە برادێری لینچێکی بۆ ناردم وە نیە خەریکی بەرنامۆشتین زەلامێکە خەوێ لایڤەکاتەوە هەر بەڕاستی لایڤی کردوتەوە پڕخەیە دەتوازەوە بێنە سەیری هینەکەیم کرد بە هەزارە خەڵک هەیە 2200 کە سەیری کردووە پڕخەیە لیگاتۆتە خوارەوە یعنی دەستپێکێدا ئەو واقعی گوهات ئاساسی وێ ساڵی هەفتیە دەهچێبوو بجرتي قلتن بزماني عربي تلفزيون الواقع تلفزيوني روجانام بيجن نازانم باش صالح حفتي دا درست بو لأمريكا باش دريا قناتك أمريكي دا برنامجك درست كر بنافي مالبات يا أمريكي باش صبيه بياني شخو درابن طاشتي خوارن حاضري مكتب كرن صوار بون سيارة زاروك جهنم مكتب شونا إيش فقران فرافيني خوارن شيف درست كرن شافير كاخودانين حتى جو خو كرن أو برنامجي يعني صالح حفتي درست بو وقال لك نسخي ويجي بالابون حتى جو أمجشتنا أمره عصر السوشيال ميديا آزاد جو هركس أو تواني أو إيش بكي أو أنا خوشيكي زور مزنا وهذا الدين الإسلامي دجي ندرسته نراسته وبهتر جو من بحثي آين بكم جرك من بحثي مسالي نفسي بكم ومسالي أمنيجي بكم جبرجو أواز زراركي جلكي مظن لسر أو إنسان هيا ولسر وين مال باطي هيا زراري يكم أو كسي يقول ومسألة متابعتك وتماشدك مقارني بين حياة أخوي واقعي دك المال ونبين أو حياة خيالي أو أجو عرض بجيرة أثناء مقارنة دا دلي وينا طنج دبي وقتی گودلی وینا طنگ دبی نرازیبونیش حیات خود درست دکی. راسته چون کس نزانی تو رازناکی خودت زانی. زور کس استانها دایی کامل ممیزکی. نهار رمضان من تلفزيون دار كان بيجو من بتشحاليبم من دشعف دايكا خدا جالك شيرين يعني بس يعني بنحز لك مثال بيجم يعني استاد دايكا من الميزك بي والله كريم زور جوانا يا دي مكياج مدانيها او انا وقعه جبر مسالي روناهي جبر مسالي تلفزيون من مكياج دانيه فيشتي 5 دقيقة بروجرامي درست بي من أو مكياج رادكم واقعي من دي ديار كرن أجر كي ماسيك وجهي مذهبي أجر موكي زي ذهبي أو ديار بي واقع أواجو من المالم أو أنها إسلام من سر تلفزيون من مكياج دانية أو واقع عيني مسألة جسر سوشيال ميديا تكرن إنسان مقارنة يخدك نبين جيانا قتيدة واقعي قتيدة فقيرتي وهجار بونا قتيدة يعني جي آفرتك ما يزدك أو بياو نجو زنجيلة أو شركات الدويدة هنا جيانا كي درس دك خيالي ولا من آلتوني بو خزاني خواني أمرو يعني أمبيجن مانجي دو دا أمبيجن شارده مانجي فبراير روجي عشق وأفيندارية من بوي آلتون أو يجي سردك مير فقير حمالة شيفانا فقيرة بلنغازة نعيبية فقيرتي ولكن فقير ما يزدك أو مقارنة دك دلي ويدشكي نابينا وي وزلامي ويدشي خراد بي كيشك نابينا وي مال باطل درست بي أول نقطة الزور مهمة نقطة دوم موضوعك حرامة شبرقو موضوعي إسراف وتبذيرة بهزاران خوارن دمالادا درست دبن نجبو خوارني جبو صورتي انستغرام بس جبو انستغرام خوارنكي جوان تيكرن او مال محتاجي او خوارن نينا بهزاران جل قا تيكرين نجبو الخوكرني جبو لايك واعجاب وهو مشكلة مظنة وتبذيرة او حرامة حالتك السيا نخوشية السيا كسي جوجياني خو السر سوشيال ميديا درست دكي وجدي خويا كرن
اوتوماتيكيا بريويل نصاغيكي نفسيه جبرقو اوتوماتيكيا راضيبوني خلق ممكنين عرب دبيجن دبي رضا الناس غايه لا تدرك راضيبوني خلق ممكنين متلوكي الصينيه هيا دبيجي اجر حصدك دا او دنيا دا جياني تبشقا ودر باس بي دبي راضيبوني خلق بقره انساني جوجيانا خو دردخي سر سوشيال ميديا خريكي كومنت وتعليق يا 24 ساعه استامرسن او رسمي جو من قرت بيجو مان من سر سوشيال ميديا در نخس من حساباتي سر فيسبوك او ناني بس من حظ ذكر تمثيلك بك غيري من نوادك 24 ساعه يك دقه كاكي تعليقك يا كا كومنتي هاتيا چند كسي لما تماشا كريا بو من چه گوتنا زور کسی هیچی و رخنی التبگی انسانی گو بهتر رخنا گهدار بکی او دلیوی ازیاد بی من یکی دیجی بیشم او انسانی گو جیانا خود در دخیص سوشیال میدیا خوا و مالباتی خوا خیری خطری دکی دراستکی هیا لفرنسا هاتا کرن یعنی نه دراسه تجربه کی اجتماعی جرته گوتن چادره کی دارین جعده گازی چند انسان آکرن 500 انسان آنین او چادر گوتن گو ساحرکی دانشتوا او ساحر بو وجياني ود بيجي وانا ظن ذكر انه ساحرك هيا دريا علمي غيب ده هر كسي هات درون تقوي بافي تنافي اواد خزاني توايا وايا وانا ظن ذكر انه والله ساحرك هيا جي علم غيب ده اخره باشي بو درست كرن كان علمي غيبه نساحره مجموعه كي هاكر دانشت والقل او انسان هر كسي در باس بدريا فيسبوك ده دريا تويتر ده دريا تيك توك ده دريا انستغرام ده جياني كامل دردخن او مصيبتك قالك مزنا ده داوي ده هاجر مقصي خب داوي بينم او كاري قصر سوشيال ميديا تيكرن حرامه شون حرامه جبرقو اواد التعريف مي اين ده تعريف اسلام ده جرتي قوتن لغو يعني قصي برداي قصي برداي يعني فشاء يعني بقيمات يعني برداي أو نصفاتي مروبك مؤمنة مروفي مؤمن آية القرآن بيروز ويد بيجي بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون كسي مؤمن روجا قيامته فائز روسبيد شون حزور أخوة تعالى كينا الذين هم في صلاتهم خاشعون أو كسي قد لميجي أخوة خشوعي وهي صفة دوم والذين هم عن اللغو معرضون أو كسي جوجه نادنا وان آخفتين ببرداي بقيمات حديثة بيخنبر عليه الصلاة والسلام بيجي احرص على ما ينفعك جهدار بك بجر أو تشتي جو قيمتي تهيا من يك حديث جديد بيجم بو جماعة جهدار بك بيخنبر عليه الصلاة والسلام دي شرك إيديا زور كس شهيدي كتيا لسروانا اللي ميجي جنازة كريا باشي هاتي الوان كسم بريندار دقاري ما يذكريا دايكك كوري وينا داوا ويديا كوري ويجي بريندارة توزي ام بيجن معركة شر عرض لسر وجهي ويا او دايك دستي خور سر وجهي او دبي او توز او قمر رادكي كوري وي شهيد دكبي وقت يقول كوري وي شهيد دكبي شعبي وقباط دكي ودستي خور سر سينغا ويدبي حتى تاني معيدة وقت يقول تاني معيدة ما يزدكي يقول تشتكسر معيدة هيا رادكي ما يزدكي يقول دكا فرهنا جبر سينا دكا فرهايا قريدايا او دايك جدل شواطية اخوا كوري وينا شهيد كتيا دبي فزت بالجنة ورب الكعبة بخداي كعبيت بحشتي بيخنبر عليه الصلاة والسلام نورمال قالك موقفك عاطفي بي قالك موقفك يعني رحمة بي بيجي إن شاء الله فهفلو يجي بيخنبر عليه الصلاة والسلام قونا وما يدريكي تشكو زانيقو بحشتيا لعله تحدث فيما لا يعنيه بركي أف إنساني هنا قصة كريا دا تشتكي دا جنق جهي جرينجية بيويست ناكي قصة بكي بهزاران كاسة سوشيال ميديا درد كفن بساعتا لايفي فدكن بحثا خلكي دكن سبا خلكي دكن بحثا ناموسي خلكي دكن خلكي دكن بحشتي دا خلكي دخنا جهنم دا خلكي ولات باريس دكن خلكي خاين دكن خلكي بقيمة دكن خلكي بيس دكن والله وكالك خرابة دس خوش دكتور شش خاڵم حاضر کرد باشە بەزە بێ هەش دەقەشمان ماوە ئەمە یەکشتت پێ بڵێم ئەتوانین بڵین یعنی لەسەر ئەساسی قسەکانی دکتۆر و لەسەر ئەساسی قسەکانی بەڕێزان و لەسەر ئەساسی قسەکەی خۆشە ئەتوانین بڵین منەمێ نمونەیەک بێنەرمەوە ئەو شتەی کە نمایشیەکەین نەقسی ئەو شتەمان هەیە بۆیە نمایشیەکەین لە بابەتەکە وایە دڵمان پاکە چەند بەرنامەیەکە گەرەکمە ئەوە بێژم باشە بەبەستەکەم با ڕوونتر بێ من بۆ بینەرانەڵێم یعنی بۆ نمونە من خەڵکی سلەیمانی جەنابە خەڵکی جوان ڕۆی
من و تۆ من ڕسمێکم نییە لە بەردەرکی سەرای سلەیمانی ڕسم گرت بێ و دام نابێ لە فەیسبوک ئەمڕۆ بچم بۆ بەرسەرا و ڕسمێ بگرم بەڵام کاتێک کە ئەچین بۆ پاریس بورجەکەمان قەت نەبینیوە ئەچی لای بورجەکەەوە ڕسمێگەگری ئەگەر بۆ بڵاوکردنەوەش نەبێ هەر ڕسمێگەگری چکە قەت نەوبینیوە قسەکەی من تەرجەماکەمە ئەو دیوەی کە ئەگەر ئێمە لە ژیانێکی خۆشەویستی حەقیقیا بین ژن و مێردەکانمان وەکو بەرسەراکەی سلەیمانیە هەموو ڕۆژێکمانەت خۆشەویستی تر بۆچی نمایشی بکەین کاتێک نمایشیەکەین کە حەز بە نەقسی و حاڵەتەکەین وەکو دکتۆر باسی کرد خۆی باڵاپۆشە لەچکی لەسەرایە بەڵام ڕسمی مۆنیکا بیلۆچی لەسەر پرۆفایلەکەیەتی فەرموو ڕاستەوەسە مارسیا قسێک کە دەربارەی گەنجان وەێ منیم ڕۆێنم ئەم خەڵکە و عقل هێشتا هەر هەلەو دەوراوە مێژین ئازەوەیە ژین جایەڵێ مارسیاژێک کەسێکی گەنج هەستەکاوە لە مەجلسێکە تەواوی ئەو خەڵکە بەست ماشایەوەکەن و ئەمە مەجلسی خەیاڵیە مەشهورە لەو بابەتەوە لەو مەجلسی خەیاڵیە مقیاسی عالەموک و کاک دکتۆر وتی ئەمە ئەم خەیاڵە کە من مقیاسی عالەم و عالەم بەخۆیان من هەڵەکێشێ تڵێ مووی لەم لاوە کەمیوێ تڵێ مووی لەو لاوە لە ڕێژی پشیلە سمێڵی بڕیاوە ئێژێ ناتوانم بڕۆمە دەرۆ ئەوە لەسەر ئەم شتە ئیشەکات ئەبێ بە باڵا ئەبێ بە کاڵا بە مرۆڤ نامێنێ و غەڵەتە ئەمە بکەیتە ئولگوی جامعەیەک کە باڵا و کاڵاس نەک ئینسان و ڕۆحانیەت و معنەویەت ئەمە یەکێت دوو هەم ئێمە ئارەزۆ ئەندیشین یعنی ئەمە شتێکە لە هەم عرفانایژنی هەم لە دەروون ناسیایژنی ئارەزۆ ئەندیشی ینی تۆ بە پێی عەقلانیەت و واقع و معنەویەت ناژیت بە پێی ئارەزۆکان دەژیت ئەوە وا ئارەزۆتە ئەیکەیتە واقع لە حاڵێکە ئەگەر واقعوەی تر ئارەزۆ نییە هەمووی ئارەزۆکانی ئێمە بەدیتێنی تر ئارەزۆ نیەن بۆ ئارەزۆکانی ئەوەی کە تۆ وتت شتێکە نیەسی خەریکە نمایشیەکە ئارەزۆکانی نمایشەکە بە خەڵکی هەژاریش نازانن زاهری ژیانی خەڵک تەکی باتنی ژیانی خۆیانە نابێ کێشمانە بکەن ئەمە زاهرێکە بە دقەیە بە سەعاتێ بە نیو سەعات بۆ لایڤەکە کردیە من واقعی ژیانی خۆم تەکیەوە کێشمانەکەم شەڕێخەنە خێزانی من شەڕێخەنە کۆمەڵگای من خاڵی سێهەم ئادلێژێ ئینسان حقارەتی هەیە هەمیشە هەست بە کەمیەکەکە لەبەرەوە ئەم کەمیە لابووە هەوڵەدا بەرتەریەک وەدەستپێرێ خۆی لە دیگەران بواتە سەرۆ لەم بەرتەری تەڵەبیا ئەگەر تەندروست بێت خاڵە لاوازەکانی بە خوێندن و فێربوون بە قوتەکە ئەگەر نە بە درۆ و بەغەش خۆی قەویەکات خۆی هەڵەماسێت وەکو قڕواقێژن بۆ بە قیڕە زل نابێت بە قیڕە خۆی زلەکەەوە لێ خەڵک نازانن بە قیڕە خەریکە خۆی زلەکە و ئەزان ئەمە واقعە وەکو تۆیەژی بچۆرە ژیانی واقعیژی خێزانەکەی دەنگی نییە تەکیا خەریکە عشق قسەکە بۆ مردم مناڵەکەی ڕێز نارێت لە باوکی هزار سوێن بخوا بڕوای پێێنێ خەریکە قسەی سەداقەت بۆ خەڵکەکات ئەمە گرنگە لێرانە ئەمە شتێک بەرچاو بکەین سۆشیال میدیا ئازادیەکی دا بە ئێمە ئەبێت تماشای کۆمەلگایەک بکەیت لە ڕووی سۆشیال میدیا مەدەنیەتی و کۆمەلگا دەرەکەوێت ئازادی وابزانم هەنە ئارەن تێژێت ێژێت دوو ئازادیمانە ئازادی لە ئازادی بۆ ئازادی لە زندان ئازادی لە فەقر ئازادی لە دیکتاتۆر ئازادی لە نەخۆشین ئەوە لە زندان برمدای ئازاد بووی چیەکەی وڵا پیاوێکم نەکوشتە چمەوی چەکوژم ئەوە ئازادیمدا پێ لە فەقر دەرم کردی وڵا پارەکەوتە دەسم تایسان نەم خواردەوە با بچم خواردنەوەش تاقیب بکەمەوە ئەوە دیکتاتۆر نەماوەڵا خۆمەومە دیکتاتۆر ئێمە ئازادی بۆمان گەرەکە ئەگەر ئازادی دریا ئازادی و بۆ چییە ئەبێ بۆ شتێکوێت تۆ باشتر لە خۆ بکە نەک خراپتر لە خۆ ئایا پرۆگرامی پەروەردەیی ئێمە بۆ کاتێکە ئازاد بووین ئەم حکوومەتە لاوە حکوومەتێکترنەوە خۆ ناوێت لە خارج حکوومەتێ بێرم هەر ئەم خەڵکە بنیتە جێ و حاکمە ئیسا حاکمە خراپترێکە یا باشترێکە بۆ یەکانە سۆشیال میدیا خەریکە ئەقلانێتی و کۆمەلگانیشانەدا لە ڕووی دەروون ناسیۆت ماژای ئەقلانێتی و کۆمەلگا بکەی ڕوخیانی و کۆمەلگا بێ ئەخلاقی و کۆمەلگا لە سۆشیال میدیا و لە پەیجەکانە دەرەکەوێ بۆچی لە وڵاتی ترامەنیە چوون یاسا سەرۆرە ئایا یاسای سایبریمانەس ئەمانەوە ئەم غەشەوەکەن هەمووی بەهایە و کۆمەلگا کە ئازادی ئەمنیەت خانەوادە گەنج ڕێوڕسمی شارستانی دروست ئەکات تخوا بوەستە ئەی ڕوخێنێت بەریان بگیرێت ئەی هەمە ئەم هەمکە لە پەروەردە خەرجەکەین لە زانکۆ خەرجەکەین پۆلیس دروستەکەین زندان قازی یاسا بۆ چییە بۆ ئەمانە نەڕوخێن کابرا بە ڕۆشنی خەریکەی ڕوخێنێ ئایامە سزای نەرەکە لە هەموو وڵاتەکانە یاسای سایبریمانە ئەبێ یاسا سەروەریەکش بۆ مەدروستکەین خاڵی ئاخرم بێژم خەتای کێس لەسەر هەموو کەسێک بنکارم نییە بەخۆمەوە کارمە ئەگەر تۆ ئەو کامێرە ئیسا تماشای ئەم لێوانە بکات ئەو لێوانە دیار نیە
ئەگەر تۆ سرنجی مدەی ئیسا مامۆستا غەزنەوی نابینی هێمە بۆ نەمانتوانێت سرنجێم خەڵکانە ڕابکێشین ئەچن بۆ لای ئەوان چیمان نییە زانینمان نییە بابەتمان نییە نازانین سرنجە نەبوونی ئێمەز ئەو خەڵکە چوون بەرەولا نە لە ئەو خەڵکەوە ئەیان کێشن گلەی یەکەم ئێوەمانانیش بەرپرسیار ئێمە من ئەمانیش ناژم خودی خۆمێژم نەبوونی محەممەد خانیە ئەی بۆچی منی ساتە نێزیکە 700,000 فاڵەور بە 4 دەورما هەن ئەی ئەگەر ئیشم نەکرایم 700,000 ئێستا لای کەسێتر نەبوو دەستخۆش من ئەو لە بینی قسەکەی توە کە ئەو قسەی کە ویستم بیکەمەوە بۆ هەندێک جار کەمترین جار باسی سیاستمان کردووە لەم بەرنامەیەوە لەم بەرنمەیەوە جارێکی ژێڵێمەوە سازش لەوە ناکەم کە لە وڵاتە گەندەڵی سیاسی نییە نەخێر گەندەڵی سیاسی هەیە هەتا سەرێسخان بەڵام هەندێک جار کە ئەنووسرێ هەندێک میدیا ئەنووسێ لەبەر کۆمنتێک فڵان کەس گیراوە وەڵاهی من پێم خۆشە وەڵاهی من پێم خۆشە کاکە ئەو کۆمنتە هەندێک جار سەراپای ژیانی کەسێک وێرانەکات قوربان ئێمە هەر قراردادێکەکەین بە نووسینێکین ئەگەر ئینسانەکان پاکوون بە قەوڵیش بە کەلامیش نووسینیان نەگەرەکە مادامێک کاورا ئەنووسێت لەسەر یەکەوێت لە نووسینا فکرکردنەوە هەست لەوتنە بۆخشە لە کتێبی یەکێ لە نووسەرێ لێ وڵاتە ڕخنەیەک مرد وتم لە کاتی نووسینا تۆ هەر بە حەماسەوە نووسی لە کاتی وتنا لێ قوبوڵەکەم حەماس بێت لە نووسینا ئەتوانی 100 جار وشەکە بۆیتەوە بیستڕێتەوە بێریتەوە بۆ گەنترین وشەت و نووسا ئەقڵی ئیش ناکە یا کەسایەتی هەرەوای نەسە دەستخۆش دوا قسەم بۆ بکە دوک مامۆستا ئەم بابەتە زۆری هەڵاگرت بەس هەرەوەندا ئەوە ئیسە خەڵکێک هەیە یعنی سەرڕای ئەوە خۆی ئەنوێنێ جاری وا هەیە شەڕیش لە سۆشیال میدیاکە مەسەڵەن پیاو لەگەڵ ژنەکەیە بینی باش نییە لە ماڵات چاری ناکەتێ لە سۆشیال میدیا پۆستێکەکە ئەڵێ ئەو کەسانەی کەوا فەلسەفە لێدان فەلسەفە لێدان من جار وایە لەگەڵ تۆیە پێم ناکرێ ئەمە شتێک لەگەڵ تۆ بکەم پێم ناکرێت دێم پۆستێکەکەم لە فەیسبوک ئەو کەسانەی کەوا لەگەڵ تاوایان کرد تۆ بەجێیان بێڵا یان تەعمیمکردنی جار وایە قاعیدەیە لەسەر کۆمەڵی خەڵکدانی وانیە مەسەلەن زەلامی وایە دێتەڵێ هەر زەلامێک ئاوا بوو ینی تۆ لەکوێ ئەزانی هەموو کەسێ وایە یان مەسەلەن جاری وایە ئەو کەسانی کە چاویان یان لوتیان خۆی لەگەڵ کەسێکا کێشێ هەر کەسێک بۆشارناوەکەی بنووسە و ببرێتەوە یان نامەیە بوو بۆ خۆی نانێری کاکە یعنی مەبەستمەوەیە ئیسە جاری وایە شەڕیش بەنا ڕاستەوە هەر لە سۆشیال میدیا نیشانی فەشەل هێنانمانە من ناتوانم کەسێک لێ بمەوە تێم لێرە ئەمەوێ بیشکێنم چۆن نشکێنم یەکسەر تێم وەسفێک لەوە دۆزم و خەڵک بەوەی نازێنم هەر کەسێک قشێوەی قژی وا بوو ئەوە ڕێخۆڵە کۆرەی باغەیە کاکەوان نییە برا ڕاستە قسانە دكتور جان دوا قصة 30 ثانية قلتني عربك عاد بيجند بمن كثر كلامه كثر لغطه كسيقو قصي زيدابو شاشي ويجي زيداد بي أو مثلا نقول سر سوشيال ميديا فيرنجي مشاع فيرنجي قوم خلقي آزاد كن درباسي جيانا ما بكن حاضر بقو كيشا جواري مالته دەست خۆش دوا قسە دکتۆر ئەبێ بتوانین ڕێنمای خەڵکەین واز لە حکمدان بێنێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەس ئەوە چارەسەرکەین لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی دینیەوە هەموو شتێکە چێتەوە شوێنی خۆی و من گەشتبینم چونکە دۆخێکە لە پڕای گەورەکانمان تێیکەوت و نەکەر مناڵەکانمان کوردەڵێک کە بە گەورەی فێری پڵاو خواردن بوو لە جاتی دەست بۆ دەمبەی دەست بۆ لوت و دەست بۆ گوێ ئەبەی ئەتوانین ئەمە کۆنتترۆلکەین بەڵام بە یاسا بە ڕۆشنبیرکردنی خەڵک بە وریاکردنەوە لە پێش هەموویە بێ یاسایەک هەبێ بۆ ئەوەی کە کەسێک پەیجێک هەیە گاڵتەجاری بە هەر هەمومانەکە لەم پەڕی دینیەوە بۆ ئەو پەڕی چەپ گاڵتا بە هەموویەکە ئەبێت یاسا سەروەر بێ و گەشت بینم هەمیشە پێم وایە لە سبەینەیە ئەتوانرێ ئەمانە کۆنتترۆل کرێ و هەموو شتێ بچێتەوە شوێنی خۆی سپاس بۆ گەشت بینی و لە کۆتاییە منەڵێم قسەیەکی وا بۆ من نەمایە و لە بەرۆی ماشەڵا مامۆسان ئەمەنە بە تێر و تەسەلی و پڕی و بە زمانێکی سادەش باسی بابەتەکەیان کرد پێمان نییە قسەیەک بۆ من مابێ بەڵام ئەو نمونێ دووبارەکەمەوە و هیوادارم خەڵکیش کە لە چواردەوری ئەم خەڵکە نمایشکارانە کۆبنەوە ئەم شتیان لە خەیاڵا بێ ئەو کەسانی ئەو شتەی نمایشیەکەن خاڵی لاوازیانە نییانە بۆیە نمایشیەکەین یعنی نییە ئەو خواردنە ساڵی جارێک ماسیە خوا بۆیە لەگەڵ ماسیەکە بینێ شاگەشکا بێ ڕسمی ئەگرێ و بڵاویەکاتەوە یعنی ئەی بۆ زەحمە نەبێ ڕسمی نیسکێنەکە و بڵاو ناکەیتەوە ئەی بۆ ژیانە ئاسایەکەی خۆت کە لە خەو هەڵاسی چڕ و چاو هەمووی داوە بەیەکا بڵاوی ناکەیتەوە بەڵام 3 سەعات لە ساڵۆن و مەیکە بووی اینجا ڕسمێکی خۆت بڵاوکەیتەوە
هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم شەڕەکانمان خۆشەویستیەکانمان لە ناو سوۆسیال مێدیانە بێ من بۆ خۆم بە شخصی قساکەم کە سەیری فەیسبوکەکەمەکەم وەڵایی ئەزانم چ ژن و مێردێ شەڕیانە و ئەزانم چێ سەفەری کردووە ئەزانم چی خواردووە کاکەیس ئاج بووی من سناپچات بەکار نایەنم لەبەر ئەو وەزعە دەبڕۆ سناپچات چیەکەیت بڕۆ بەلای ڕەفیقەکانە بیکە کاکە ینی بۆ من لە فەیسبوک سێرەکەی دۆناڵد ترامپم لایە باسی سیاسەتی ئەمریکا کاکە دوای دۆناڵد ترامپ تۆی دەردی مامۆستا جاسمەڵێ نووسیوتە ئەوەی کە لوتی وایە نازە کاکە من نەقم چێت دەبڕۆ بەژنەکە و بڵێ کاکە گەر ڕقەمەکەی ولانیە با بدەمێ هیوادارم شتێکمان کرد.